هەروەگەمان ژەمان پێکرد 58مین خولی کۆنفرانسی نێودەوڵەتی میونشن بۆ ئاسایش ئەمڕۆ بۆ ڕۆژی دووهەم بەردەوامە قسە باسی زیاتر دەکەین لەسەر قسەکان و توێژەکانی ناو ئەو کۆنفرانسە و لێکەوتەکانی کۆنفرانسەکە و ئەو کێشە هەنوکەیانەی کە ئێستا جیهانی بەخۆوە سەرقاڵ کردووە چ بابەتی تەندروستی کۆرۆنا بێت چ ئەم جەنگە گەورە جیهانیی کە بەڕۆکی ڕوسیا و ئۆکراین و ئەمریکا و چەند وڵاتێکی تریشی گرتووە و ئامادەکاریشی بۆ کراوە قسە و باز لەسەر لێکەوتەکانی دەکەین بە میوانداری بەڕێز بەرزان عوسمان کە بەڕێزیان چاودێری سیاسین لە ڕێسکایپەوە لە ئەڵمانیا و لەگەڵماندان. کاک بەرزان سڵاوت دەبێت سواز بۆ ئامادەبوونت بە گشتی خوێندنەوەتان بۆ کۆنفرانسەکە و دواتریش باس لە لێکەوتەکان و قسە و باسەکانی ناو کۆنفرانسەکەکەین. ئەم کاتەی ئێوە و بینەر و جۆگرە خۆشەویستەکانی قسات باش ئاماژەت بۆ کرد کۆنفرانسی میونشن بۆ ئاسایش 58مین خولێتی کە سەرەتا بە ناوی دیداری نێودەوڵەتی بۆ زانستا یا بۆ زانیاریەکانی سەربازی بەڕێوە ئەچوو بە دەستپێشخەری ئیڤال فۆن کلاستیت و ئێدوارد تیلەر. وردە ئەم کۆنفرانسە گەشەی بۆ ئەوەی کە لە سەر ئاستی جیهاندا مەسەلەکانی پەیوەست بە ئاسایش و ئاشتی لە ئەوروپا و جیهان تاوتوێ بکرێت و قسە و باسی لەسەر بکرێەوە ڕێشوێنەکانی چارەسەرکردنی کێشەکان دابنرێ تاوای دەهات لە ساڵانی هەفتا بەدواوە گەورە لێپرساوانی وڵاتان کە ئیساکە 200 وڵات بەشداری بە سەرۆک و سەرۆکوەزیر و وەزیرەکان و لێپرساوانی ئەکادیمی و ئاسایش و لایەنە ئەمریکا. کۆنگرەی ئەم ساڵ وەکو ئاماژەت بۆ کرد لێکەوتەکانی هەتای کۆرۆنای تاوتوێ کرێت مەسەلەی ئەفغانستان، مەسەلەی ئیران، مەسەلەی کێشەی ئۆکراین و رووسیا کە ئەوە لەم کاتەیە گەورەترین و مەترسیدارترین و ترسراکترین قەیرانە کە بەرۆکی جیهان ئەگرێتەوە لە دوای کۆتایی هاتی جەنگی سارد لە ساڵانی 89 و 90 بەدواوە. ئۆکراین بابل رووسیا بۆتە سەوباز و وەکو ئەڵەن ژارێکی نێودەوڵەتی کە هێزەکانی خۆی زیاتر لە 150,000 بۆ 200,000 باسی ژماری زیاترەکەن لە سوورەکانی ئۆکراین کۆکردوتەوە بۆ پێخواردووە بە نیازی هێرشێکە بۆ سەر ئۆکراین کە ئەمە خۆی لە خۆیدا مەترسیشی گەورە دروستەکات لەسەر ئاسایشی نەک هەر ناوچەکە یا ئاسایشی ئەوروپا، ئاسایشی جیهان. زۆر باشە مامۆستا بەرزان، ینی لە کۆنفرانسەکەدا یەکێک لە بابەتە سەرەکیەکان کە دەخرێتە سەر مێز و باس و لێکۆڵینەوەی لێ دەکرێت ئەم کێشە گەورەیە هەنوکەیە کە بەڕێستان ئاماژەتان پێکرد کە قەیرانی ئۆکراینی پێدەوترێت و هێزەکان هێنراونەتە سەر سنووری ئۆکراین ئامادە باشی تەواو کراوە بۆ جەنگێکی گەورە. ئامادەنەبوونی ڤلادیمیر پۆتینیش لە کۆنفرانسەکەدا بەشێکی دیکەی کێشەکە قورستر دەکات. ئاخۆ ئامادەنەبوونی پۆتن تا چەندە کێشەکان دەکاتە ئەرزی واقع وا لە کێشەکە دەکات وا لە جەنگەکە دەکات کە ڕوو بدات. ئێستا وەک ئاماژەت بۆ کرد ئەگەر پوتینیش سەرۆک پوتینیش ئامادە نەبایە دەبایە سێرگی لاڤرۆف وەزیری کاروباری دەرەوە ئامادە بووە، ینی ساڵانی پێشوو ئەویش ئامادە بوو. هیچ نوێنەرایەتی هیچ کەسێ نوێنەرایەتی رووسیای نەکردو لەم دانیشتەیە. سەرباری ئەوە بەپێی لێدوانەکان بێت، چ لێدوانەکانی ئەمریکا و وڵاتانی خۆراوە، چ لێدوانەکانی کەرملین و لێپرساوانی رووسیا، ئێمە لە بەردەم لێواری جنگێکی گەورەدا کە دیارە ئەو جەنگا جنگێکی ئاسایی نییە، جنگێکی وە ئاسان نییە، کار ئەکاتە سنەت هەموو جیهان، پەیوەست نییە بە ناوچەی
ناوچەیەکی دیاری کراوە کە ئەوروپایە، چونکە رووسیا هەتا ئێستا خۆی بە جێگرەوەی ئەو زلهێزەی یەکێتی سۆڤێتی جاران ئەزان، ئەمە خۆی لە خۆیان ئەو کێشەیە رووسیا ئەوێ هەمان ڕۆڵ و هەمان پێکەی ئەو کاتەی هەیە. دیارە حساباتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی خۆرئاوا بەو شێوەیە نییە، بۆیە رووسیا هەموو پەلە قاژەیەەکە، هەموو هەوڵێکی خۆیەکە، هەموو کرێکی خۆیەکە بۆی ئەو پێگەی بمێنێتەوە. کارەکە زۆر بەڵام ئامادە نەبوونی لە کۆنفرانسێکی گەورەی وەکو میونشنا و پێگەی بۆ هێڵێتەوە مەترسیەکان لەسەر رووسیا زیاتر ناکات. وەکو عەرزم کردن کێشەکە ئەوەیە رووسیا ئیساکە مەرجی تازەی داناوە، وەکو خاتو ئەنەلینا بێربۆکی وەزیری کاروباری دەرەوەی دۆیچلاند ئاماژەی بۆ کرد، ئەڵێ ئەمە تەحەدایەکی گەورەی رووسایە کە بەرامبەر بە کۆمەڵی نێودەوڵەتیەکە. داواکاریەکانی ئیسلام رووسیا کۆمەڵی داواکاری هەیە، ئەڵێ ئەمە داواکاریانە ئەمانگەڕێنێتەوە بۆ سەردەمی جەنگی سارد، بۆیە بە زووترین کات داوای لە رووسیا کرد کە ئەو مەترسیە لەسەر سنوورەکانی ئۆکراین بڕەوێنێتەوە و هێزەکانی پاشەکشێتە ئەو ناوچەیە. زۆر باشە. بەبێ ئامادەبوونی رووسیا کۆنفرانسی میوشن دەتوانێت چ بڕیارێک لەبارەی رووسیاوە بدات؟ دەتوانێت هەڵوێست و هەژمونی کۆنفرانسەکە بەسەر رووسیادا بسەپێنێت یاخودنا؟ بەڵێ بە دڵنیاییەوە من لە ڕوانگەی لێدوانەکانی لێپرسراوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێستای ئەڵمانیاش ئێستای ببوورە ئەوروپاش چاکەم لێدوانەکان بەرەو ئەوەیە کە رووسیا ئەڵێن ئەبێت تۆ پاشەکشێ بە هێزەکانت بکەیت لەو ناوچەیە و هیچ جوبوجۆڵێکرد نەبێنێ کە گومانی ئەوەی لێ بکرێت گومای نیازخراپی رووسیا لێ بکرێت. رووسیا بەرجێکی زۆر قورس بازەکە، بۆیە باسی پێکەکەیم کرد ئەڵێ نابێت ئەمریکا یا نابێت پەیمانی ناتۆ قبوڵی بکات ئۆکراین و گورجستان و ئەو وڵاتانی با بڵێن ئەوروپای خۆرهەڵاتی جاران یا با بڵێن کە سەر بە ئوردوی سۆشیالیستی جاران بوون ئەوانە وەربگیرێندا ناتۆ. ئەمە لێرە داوایەکی نامەعقولە، چونکە ئەو وڵاتانە وڵاتی سەربەخۆ ئازادن خاوەنی سەروەری خوارن، ئایانێ بچنە هاوپەیمانیەکەوە لەگەڵ رووسیا، ئایانێ هاوپەیمانیەکەوە لەگەڵ وڵاتانی ئەتلانتیکا یا وڵاتانی خۆراوە خوان سەروەری خوان خاوەنی بڕیارن. بەڵام رووسیا ئەوەی پێ قبوڵ ناکرێ، ئەڵێ ئەمە زەمینە خۆشەکات بۆ ئەوەی سنووری خۆرئاوا سنووری ئەمریکا بێتە پاڵ سنووری منەوە، یعنی ئۆکراین بە ئەندامی ناتۆ کاتە ئەوەتە ئەمریکا لە ڕۆمانیا و هەنگاریا هێزی جێکی کردووە. هێزەکانی ناتۆ لە ماوەی هەفتەیەکە ئەتوانن هەواڵی ئەو سنوورانە کۆنترۆڵ بکەن. لەبەر ئەوە رووسیا خۆی لەسەرتا باس لە پێکەی خۆی ئەترسێ کە مەترسی خۆی هەیە کەیفی خۆی. زۆر باشە مەمەستا بەرزان، وەکو دوا پرسیاری خۆم یانی لە ئێستادا هەڵوێست و بیر و بۆچوون و بیر و ڕاکان سەبارەت بە ئەم جەنگە گەورەیە کە ئامادەکاری بۆ کراوە لە جیهاندا بەسەر چەند بەشێکدا دابەش بووە. هەڵوێستەکان هەندێک لە چاودێران لە ئەمریکاوە من قسەم لەگەڵا کردوون لە گەشتەکانی پێشووی هەواڵدا و لە چەند ڕۆژی ڕابردوودا دەڵێن ئەم جەنگە ڕوو نادات. هەندێکی دیکە دەڵێن بەڵێ ئەمە جەنگێکی حتمی و بەرەوکی جیهانی گرتووە. وەکو چاودێرێکی سیاسیانی پێم خۆشە هەڵوێستی ڕوونی بەڕێزیشتان بزانم سەبارەت بەم جەنگە هەرچەنە ئامادەکاری تەواو کراوە لە ڕووی سەربازیەوە و چەند پێکادانێکی بەسیتیش و سادە لە نێو گوندەکاندا ڕوویداوە، بەڵام ئاخۆ جەنگە گەورەکە ڕوودەدات وەکو هێرشەکە ڕوودەدات، بەڵام جەنگە گەورەکە لە نێوان دوو جەمسەرەکەدا ئەگەری ڕوودانی هەیە؟ بە پێی لێدوانەکان بێت کە هەموو لێدوانەکان تند و تیژە. بایدن دوێنێ قسەی کردووە ئەڵێ رووسیا
هێرشەکەی خۆیەکە ئۆکراین داگیرە جەنگەکە زیاتر هەتا ئەم کەتیایی بە جەنگی سەربازیش نەبێت جەنگیشی ئابووری گەورە گەورە ئەبێت یاخدایەکی گەورە ئەوە جەنگی گەورەیە چونکە رووسیا لەو حاڵەتە رووسیا بێبەش ئەکات لە هەموو پارەیەکی کە ئەتوانێت دەستی بکەوێت و ئەتوانێت لە ڕێوە بەرهێنانەوە بێبەژێت لە سیستمی پارەدارکردنی دارایی جیهان کە بە سویفت ئەناس ئەوەش چییە؟ ئەوە خزمەتگوزاریەکی داراییە کە پارودەکان لە ڕێی وڵاتانی بانکەکانی جیهانەوە ئەنێردێت بۆ ئەتوانێت ئاڵوگۆڕ رووسیا لەمە بێبەش یعنی هەزاران کۆمپانیای رووسی دێتەرەوە مایەپوش ناتوانن هیچ ئاڵوگۆڕ هیچ پارەیەک بەدای رووسیاوە چێتە هیچ بانکی وڵاتانی خۆر ئاواوە و هیچ پارەیەکیش بێتە دەرەوە بۆ رووسیا حواڵە بدەن بێبەشی ئەکات لە بازاڕەکانی قەرزی نێودەوڵەتی یعنی رووسیا ناتوانێت دۆلارێک لە پیر و هەژاتی وڵاتی جیهان قەرز بکات خاڵێکی زۆر گرنگ رووسیا تۆزە تا ئێستا پشتیکە قایمە هێڵی گازی ئۆیم سڤایە کە بەژێر بە دەریایە لە ڕێی دەریای باڵتیکەوە ڕاستەوخۆ لە رووسیاوە گاز هێنێ بۆ دۆیچلاند بۆ ئەڵمانیا دڵی بەوە خۆشە ئەڵێ ئەڵمانیا ئەمە ناکە ینی با بڵێ تۆزێ سازشکاریەک دێتە بەڵام کوردەکانی دوێنێ خات و ئەنالینە بێربووکی کاربەردەسان سێکردی چارەنووسی زۆر خراپ چاوەڕێەکە ئەبێتە وڵاتێکی بێزراو جا لەبەر ئەوە ئەمریکاش ئەو قسەی کردەوە بایدن وتی هەر جەنگ ڕووبدا لە باڵتیکا ئەو بۆری گازا ئەو لە گازکێشە لە کار هیچ ناکات. زۆر باشە بەڕێز بەرزان عوسمان چاودێری سیاسی بەڕێز بەرزان عوسمان چاودێری سیاسی سوپاس بۆ شرۆڤە ڕوونکردنەوەکان کە ڕاستەوخۆ لە ئەڵمانیا و لەگەڵمان بووی.